یانەی سیروانی نوێ ڕیمۆنتادای بەسەر میوانەکەیدا کرد و 3 خاڵی گرنگی بەدەست هێنا و توانی بگەڕێتەوە پلەی دووەمی ریزبەندیش لە میانەی یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی نابی کوردستان. یانەی سیروانی نوێ بە بەرکی پرتەقاڵیەوە لە یاریگای ئاشتی میوانداری شێروانی یەکەمی ریزبەندی خولەکەی کرد. سەرەتای گێم یەکەم هەردوویانە بە وریاییەوە یاریان دەکرد و مامەڵیان لەگەڵ تۆپدا دەکرد، بەڵام دواتر یانەی سیروانی نوێ هێرشەکانی زیاتر کرد و توانی سەرکەوتوش بێ لە گۆڵی یەکەم کە بە لێدانی ڕاست و خۆ لە خولەکی سی لە ڕێگەی عەبدولعەزیز مەحموودەوە تۆمار کرا. دوای ئەو گۆڵە یانەی میوان فشارەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەست پێکرد و توانیشی سەرکەوتوو بێت لە ڕێگەی هەستیار دڵشادەوە کاتێک لە خولەکی 32 گۆڵی بەرامبەری تۆمار کردەوە. گێمی دووەمی یاریەکە زیاتر بەهێزی بەخۆیەوە بینی بە جۆرێک کە ئەنجامەکەش گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینی. یانەی شێروانە جارێکی تر توانی بەهۆی هێرشەکانیەوە لە خولەکی پەنجا لە ڕێگەی ئەنەس مالیکەوە گۆڵی دووەم تۆمار بکات. دوای ئەو گۆڵە و گۆڕانکاریەکانی ڕزگار عەلی ڕاهێنەری سیروانی نوێ هەموو شتێک پێچەوانە بوویەوە. کاتێک یاریزانانی خاوەن یاریگا دەستیان بەسەر یاریەکەدا گرت و 2 گۆڵیشان لە خولەکەکانی 64 و 78 تۆمار کرد لە ڕێگەی ئاکار عەبدولحەمید و فەرزەندە محەممەدەوە. یانەی شێروانە هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی یانەی سیروانی نوێ کۆتایی هات. ئینشاڵڵا طبعاً هیچ یاریەکمان بەقەت ئەم یاریە بە نوقسانی نەکردو، یان نزیکەی 4 بۆ 5 یاریزانی ئەساسی تیانە بۆ بە گۆڵچێکەوە بە سواز بۆخوا یاریزانەکان توانیان ئاسێکی باش پێشکەشکرد. مهمە 3 خاڵی یاریەکەمان بەدەستهێنا لە منافسەکە دوور نەکەوتینەوە. ئینشاڵڵا لەسەر ئاسە بەردەوامین ئەم دویاری کە ماوانە بتوانین ئەو دویاریە 3 خاڵی ئەو دویاری بێنین. نا داوەر هۆکار نییە، ڕاستە کۆمەڵ ئەختا بوو، بەس بەڵام داوەڕ ناکەینە، بەس بەڵامەوە ڕاستی ئەختای فەردیمان بوو. ئێمە باش بین پێشکەوتین ئەو پلانەی کە ڕایانە داینا لە یاریگا جێبەجێ کرا، بەس بەڵام ئەختای فەردیمان بوو لە گۆڵەکانە ئەتوانم بڵێم گۆڵچیمان ئیمڕۆ زۆر باش نەبوو. هیوادارم بتوانین یاریەکانی داهاتوو خۆمان باش بکەینەوە. بۆ بردنەوەی یانەی سیروانی نوێ خۆی گەیاندا پلەی دووەمی ریزبەندی بە کۆکردنەوەی 14 خاڵ و شێروانش لە پلەی یەکەمی ریزبەندیەوە دابەزیە پلەی سێم بە کۆکردنەوەی 12 خاڵ. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.